سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و گشتکاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی. ئازیزان لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕابەوە هاتوونەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگەوە بەسەکانی ئەم بەرنامەیە. لە ئەڵلقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەر و بیسەری دوو بابەت دەبن بەناوەکانی چخۆف و باخی ئەڵباڵۆ و لە پێناو خزمەت بە کۆی ڕەنجبەران کە هەردوو بابەسەکە لەلایەن سایت ئەمانیەوە نووسراون و کراونەتەوە کوردی. بۆ هیوایە تا کۆتایی بەرنامەکە بینەر و بیسەرمان بن لەگەڵمان بن بۆ بینینی و بیستنیان. چخۆفی شانۆنامەنووس و باخی ئەڵباڵۆ، نووسینی هوشەنگ حسامی. شانۆنامەنووسین بۆ ئەدەبیاتی ڕووس بەردەوام سەرنجڕاکێش بووە. شاعران و داستاننووسانی ناسراوی ئەو وڵاتە لە سەدەی 19دا بەشی هەرە زۆریان زەوقی خۆیان لە نووسینی درامدا تاقی دەکردەوە. لەوانە دەکرێت ئاماژە بە پۆشکین، تۆرگینف، تۆلستۆی، گوگۆڵ، ئسترۆفسکی، چخۆف و لە نیوەی یەکەمی سەدەی 20دا گۆرگی بکرێت. بەڵام ڕاستیەکەی لە نێو گشت ئەو نووسەرە هەڵکەوتووە ئەدیبانەدا هیچیان بەڕادەی چخۆف لە مەیدانی تیاتردا نەدرەوشاونەتەوە و هیچیان وەک ئەو گۆشەیەکیان لە مێژووی ئەدەبیاتی شانۆیی دنیا بۆ خۆیان داگی نەکردووە. هەرچەند چخۆف شانۆنامەی درێژی نووسی، بەڵام هەر ئەم بەرهەمانە بەست بوون بۆ ناساندنی بە دنیای تیاتر. چخۆف یەکێک لەو چەند نووسەرە ناوزارانەی دنیا کە گشت بەرهەمەکانی کراونەتە فارسی و شانۆنامەکانی کراونەتە شانۆ. چخۆف وێناکەری ڕۆژانی کۆسایی سەردەمێکی زۆر هەستیار لە ڕووسیادایە. دۆڕانێکی کە لە سەردەمی دەسەڵاتداری پیتری کەبیرەوە واتە لە سەرەتای سەدەی هەژدەوە دەست پێ دەکات و لەو ماوەیەدا ڕووسیا دەشێتە ڕێزی وڵاتانی گەورەی ئوروپاوە و لە کامدا لە ساڵی 1905دا لەگەڵ شکستی ڕووسیا لە بەرامبەر ژاپۆندا بەرەو ژێربوونەوە دەست پێ دەکات و زەنگی ڕووخانی لێدەدرێت. لە ماوەی ئەم دوو سەدە پڕ لە گێژاوەدا ڕووسیا لایەنی بەرەو سەنعەتی و پیشەسازی بوونی بەخۆیەوە گرت، بەڵام پیشەسازی هەرگیز بەو چەشنێکە لە ئینگلستان یان ئەڵمان و فەڕەنسا و ئیتالیادا شکلی دەگرت لە ڕووسیا نەکەوتە ڕێ. بافتی دەهاتیانە و بەردەوامبوونی سونەتگەلی لە حاڵی داڕزینی ئەشرافیەت کە پێداگرانە درێژە بە ژیانی خۆیەدا بکردەوە لەگەڵ بوونە وڵاتێکی پیشەسازی لە دژایەتیدا بوو. گەندەڵی ماڵی بەرین و بەرچاوی دام و دەستگای دەسەڵاتیش دەهاتە پاڵ ئەو دوو هۆکارە و هەلو مەرجیان پێکدێنا کە تێدا نەدارەکان نەدارتر دەبوون و ئەشرافیەتیش لە دەروونەوە بە شوێنەیی بەرەو داماوی دەچوو. گشتم هۆکارانە وڵاتیان دەخستە بێدەرەتانیەکی کۆمەڵایەتی و سیاسیەوە. ئەم بێدەرەتانیە ڕووسیای بەرەو قەیران پاڵ پێوەنا. پریشکەی ئاگری ئەو ئەمبارە باروتە شکستی ڕووسیا لە بەرامبەر ژاپۆندا بوو. شۆڕشی ساڵی 1905 بەسەردادێ و هەرچەندە بە شێوەیەکی وەحشیانە سەرکوت دەکرێ و شکست دێنێ، بەڵام گرنگ ئەوەیە کە گشت ئەم ڕووداوانە چەند مانگ دوای نووسەرانی شانۆنامەی باخی ئەڵباڵۆ دێناڕەوە. هەرچەند لەو کاتەدا چخۆف نەمابوو تا ئەو ڕۆژە پڕ جۆش و خرۆشانە ببینێ، بەڵام ئاخرین بەرهەمی شانۆی خۆی لە گەرمەی هەڵچوونی ئەم بزوستنەوە گرنگە کۆمەڵایەتی سیاسیەدا نووسی. هەر ئەمەش بووە هۆی قەزاوەتی جۆراوجۆر سەبارەت بە شانۆنامەی باخی ئەڵباڵۆ. زۆر لە ڕەخنەگران و بەتایبەت ڕەخنەگرانی دوای شۆڕشی ساڵی 1970 ئەم بەرهەمەیان بە گشتی وەک بەرهەمێکی سیاسی لە قەڵەمدا و ئەو یان وەک پێشوازی چخۆف لە گەیشتنی سەرەتای کۆمەڵگای سۆسیالیستی ناولێدەبرد و لەسەر ئەم ئەساس و دادوەریە لە ماودای سەدەی 20دا چەندین بەڕێوەبردننی جۆراوجۆر لەم شانۆنامەیە هێنرایە سەر شانۆی تیاتری دنیا. شانۆنامەی باخ ئەڵباڵۆ ئاخرین و خەیاڵ ئەنگێزترین بەرهەمی ئانتۆن پالۆڤیچ چخۆف لە ساڵی 1930 و لە گەرمەی خەباتی چینایەتی سیاسیەکانی ڕووسیە تەزاریدا نووسراوە و لە ژانیوێ ساڵی 1940دا لە تیاتری هۆنەری مۆسکۆ چوەتە سەر شانۆ. بێگومان چخۆف یەکێک لە گەورەترین شانۆ نووسەکانی ڕووسیا، ئەوروپا و جیهانە و جێگا و شوێنێکی دیاری چ لە تەئاتری ڕووسیە و چ لە تەئاتری دنیادا بۆ خۆی دەستەبەر کردووە.
مێرنات شۆ شانۆنامەنووسی ناوداری ئیرلندی لەم بارەیەوە ئەڵێ لە نێو شانۆنامەنووسانی گەورە و ناوداری ئەوروپادا لە دوای ئیبسین، چخۆف، لەپاڵ تۆلستۆی و تۆرگینێف وەک ئەستێرەیەکی پڕشکۆ ئەدرۆشێتەوە. ئەوەی بایەخێکی تایبەتی بەخشیوەتە چخۆف و بەرجەستەتر لە شانۆنامەنووسەکانی تری کردووە ڕوانینی قوڵی سەبارەت بە دنیای دۆروبەری، هەستکردن بە لەیەک هەڵوەشانی چارە هەڵنەگری کۆمەڵگای کۆن و هاتنە ئارای کۆمەڵگای نوێیە. هەر بەو پێیە کە تەنگ و چەڵەمەکانی کۆمەڵگای ڕووسیا خۆی دەردەخست، هەر بۆ ڕادێژ پێویستی ئاڵوگۆڕێکی بنەڕەتی زەروری دێتە بەرچاو. هەر ئەم دەرک و ناسینە نووسەری وادار دەکرد تا بە پێداگریەکی زیاترەوە هەنگاو هەڵگرێ و ئەم پێویستیە لە بەرهەمەکانیدا بنوێنێتەوە. ئەو یەکێک لە شانۆنامەنووسانی ڕووسیا بوو کە دەستەبەربوونی ئەم ئاڵوگۆڕانەی بە چەشنێکی بنەڕەتی بە وردبینی و ڕوانینێکی وشیارانەوە هەست پێ دەکرد و بەبێ ئەوەی تووشی ڕاڕای بێت بە تەوەر دەکەوێتە جەستەی پەیکەری دارە پڕ لە گوڵ و شکۆفەدارەکانی باخ ئاڵباڵۆ. نیلافسکی دەنووسێ ئەو هەستی بەوە کردبوو کە دەوران بەسەرچووە و ژیانی پرتوکا و بێگومان مەحکوم بە لە ناوچوونە. پێویستە شتێکی تر جێگای بگرێتەوە. لەم لایەنەوە کە مرۆڤە جوان و ئینسانگەراکانی نووسەر کەیلی هیوە و هومێدن بەبێ ئەوەی بتوانن بە کار و کوششی خۆیان لە پێکێنانی ئاڵوگۆڕێکی بنەڕەتیدا بەشداری بکەن. زۆربەی کەسایەتیەکانی چخۆف بەهۆی نەناسینی تواناییەکانی خۆیان بێ هیوا سەرکوت کراون. بەتاڵ لە ژیان و بێجوڵە بە بێمانا و مەفهوم ڕەنج دەکێشن لەوەی کە هیچ کارێکیان لەدەست نایێت. خۆڕاگریەک لە خۆیان نیشان نادەن و دیسان بە چۆکدادێن. لە خۆبێگانەیی ئازاریان ئەدات، بەڵام ناکەونە شوێن هۆ و هۆکارەکەی. هەندێک کەس لە هەڵسەنگاندنەکەیاندا بەرهەمەکانی چخۆف لە ڕاستەی سەبک و سیاقی ئەمپێرسیۆنیستی دادانێن کە بێشەک جێپەسەند نییە. ئەو کەشانەی پێکیان دێنێ ئەو فەزایەنە نین کە ئەمپێرسیۆنیستەکان وێنە دەکەن. بە پێچەوانەی چخۆف ئەمپێرسیۆنیستەکان هۆڵیان دەدا تا بەدانی وادە و بەڵێنی دوو لە ڕاستی عینیەکان بینەرانی خۆیان لە ناسینی بنەڕەتی هۆکارەکان و بیرکردنەوە سەبارەت بەوان دوور بکەنەوە. هەوڵی ئیمپرسیۆنیستەکان ئەوە بوو بینەران بە چەشنی نوقمی ئەحساساتی ئاڵۆز و ناڕۆشن بن کە نەتوانن سەبارەت بەو شتەی وا دەیبین و دەیبیستن دژکردەوەی واقعگەرایانە و بەجێ نیشاندن بیرکەنەوە و بە تەواوەتی بێ هەڵوێست بمێنەوە. چخۆف لەم ئاکارە بێزار بوو. ڕوانینی قوڵی بەبێ ڕیزکردنی وشەی ڕووناکبیرانە لەسەر ئەو ڕاستیانەی لە ئارادان و واقعەتی ئەینی دەوێستێ. ئەو بەم وێستان و وردبوونەوەیە ناخی ڕاستیەکان دەردەخات و لە بەرهەمەکانیشیدا بەتایبەت لە شانۆنامەکانیدا سەبارەت بە بەردەوامی ژیانیان بە شێوەی پێش و بە گومانەوە و ڕاشکاوانە لە یەک هەڵوەشانی کۆمەڵگای کۆن پێشبینی دەکا و ئەم باوەڕێی خۆیمان بە چەشنێکی زەریف و پڕ لە ڕوانینی قوڵ بۆ وێنە دەکات. نووسەر بەڕوونی نیشان دەدات کە هەلومەرج و بارودۆخی کۆمەڵگای نامرۆڤانی دەسەڵاتدار بە شێوەیەکدا ڕزیوە کە ئەیتر ڕێگە چارەیەک بۆ سەر لە نوێ بنیادنانەوەی لارەدانیە و پێویستی بە گۆڕینە. پێویستی ئەنجامدانی ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی لە بەرهەمەکانی چخۆفدا بەردەوام بە چەشنێکی شێرگیرانە لە ئارادایە و پێویستە بە وردی سەرنجی بدرێتێ. شانۆنامەی باخی ئاڵباڵ و نەماز و هێمای ماڵئاوایی ناچارانە لەگەڵ زەورە و قۆناغێکە کە هەرگیز دووپاز نابێتەوە و دەبێ بە بەسەرچووی بزانی. چخۆف ئەم داڕمانی ناخ و ڕەواڵەتەی گەلێک زیاتر لە شانۆنامەکانی تر بەرجەستە وێنا کردووە. نووسەر بەهۆی سەرنجدانی قوڵ لە دەور و بەرەکەیەتی کە پێداگریەکی تەواو ڕێگەی دەربازبوونێک جیا لە وێرانکردنی باخی ئاڵباڵ و ناناسێ و ئەسپەرزەکردنی بە حەتمی و قەتعی دەزانێ.
تەمەنی سەردەمێک کۆتایی پێدێت و ناچارە جێگاکەی بە دەورێکی تر بسپێرێ. ڕابردوو بەسەر هەڵدانی ڕۆژگارێکی نوێ بەرەو دووە پاڵ پێوە دەندرێ و پێک هاتەکەی تێک دەڕمێ. ئەگەر کەسێک ئەم ئاڵوگۆڕە نەبینی و بێ هەوێ وەک ڕابردوو بژی مەحکوم بە لە ناوچوونە. شان و نامەی باخیاڵ باڵوو دەرخەری ئەم ڕاستیەیە. لە کۆتاییدا پێویستە بوترێ باخی ئاڵباڵوو تێکەڵاویەکی بوێرانەی تەنز و نەرمی و زرافەتێکی شاعرانەیە کە خودی چخۆڤ لەو بارەیەوە ئەڵێ جارجارە لە بڕێک سەحنێدا ئینسان لەبەر پێکەنین ژان دەکات. ئانتوان پاڤۆلڤیچ چخۆڤ دوای نووسینی ئەم بەرهەمە وەک ئاخرین شانۆنامەی لە مانگی ژانوێ ساڵی 1940 بەهۆی نەخۆشی سێلەوە ماڵاوای لە ژیان کرد. بەڵێ خۆشەویستان، ئێستاش سەرنجتان ڕادەکێشم بۆ بیستنی بابەتی دووهەممان کە ناونیشانەکەی لە پێناو خزمەت بە کۆی ڕەنجبەران نووسین و ئامادەکردن سعید ئەمانی. کورتە باسێک سەبارەت بە ڕۆمانی ڕۆژی ڕەشی کرێکار لە نووسینی ئەحمەد عەلی خودادادا کە وەک یەکەم بەرهەم و بنچینە لە بواری ئەدەبیاتی کرێکاری لە مێژووی ئێراندا چاوی لێ دەکرێت. ڕۆمانی ڕۆژی ڕەشی کرێکار لە دەیەی سەرەتای 1300 هەتاوی خراوەتە ژێر چاپ وەک یەکەم ڕۆمانی ئەدەبیاتی کرێکاری ئێران بەژماردێت. ئەم کتێبە کە ژیانی وەرزێرێکی یاسایی وێناکردووە بە وتەی نووسەرەکەی ئەحمەد عەلی خودادادا ئەگەرچی بە ڕەواڵات ڕۆمان و ئەفسانەیە بەڵام لە ناوەڕۆکدا واقعەتی ژیانی کۆمەڵایەتی سیاسی پارێزگاکانی ڕۆژاوە ئێران و هەروەها تارانی لە ساڵەکانی 1270 تا 1305 هەتاویدا بە وردی و بە دروستی گێڕاوەتەوە. لە سەردەمێکدا ئەو کۆمەڵگای خسوەتە بەر زەڕەبێنی زەینی خەباتکارانە و چینایەتی خۆی تازە خەریکە مناسباتی سەرمایەداری لە کۆمەڵگای ئێراندا دەردەکەوێ و گەشە دەکات. نووسەر سەبارەت بە بارودۆخی نابەسامانی دەهاتەکان، مناسباتی کۆمەڵایەتی، زۆڵم و زۆرجاری خاوەن مڵکەکان، تاڵانچویەتی دەسەڵاتداران و مفتەخۆری دەست و پەیوەندیەکانی دەوڵەت لەسەر ماڵی خەڵک، نائەمنی ڕێگەوبانەکان و هیتر ڕوانگەیەکی نوێ و وردبینانەی هەیە. سەبارەت بە بارودۆخی دژواری کار دەنووسێت، باس لە نەخۆشیەکان و نەبوونی بەهداشت و پاکوخاوێنی و دەرمان دەکات لە خۆراک و خواردنی خەڵک لەو شتێک کە بە ناوی ماڵ و سەرپەنا تێدا دەژین. سەبارەت بە ڕێگاکان، ئێدارە ڕێگەوبان و باج و ماڵیات دەدوێت. باس لە بارودۆخی ژیانی ئەو منداڵانە دەکات کە ئەگەر شانسیان هەبێت و بە زیندوی بمێنەوە قۆناغی منداڵیان نابێت و لە گەنجیەتیدا پیر دەبن. باس لە بەش و سەهمی ژنان دەکات لە کۆمەڵگایەکی کشت و کاڵیدا. ژن لە ڕۆمانی ڕۆژی ڕەشی کرێکاردا وەک هەموو ڕۆمانەکانی ئەو سەردەمە لە ئێران خاوەنی کەسایەتیەکی ئۆتۆنیە، بەڵام ژنێکە کار دەکات و لە ماڵەوە زیندانی نەکراوە. ئەحمەد عەلی لە ڕوانگەیەکی ئۆمانیستی سوسیالیستیەوە ڕوانی وەدەتە کۆمەڵگا و ئەوەی بەلای ئەوەوە گرنگ بووە نەک ڕەگەزوونەتەوە و ئاین و پێگەی کۆمەڵایەتی کەسەکان، بەڵکو تەنیا ئینسان بوون بووە و خوازیاری ئەوەیە کە هیچ جیاوازیەک لە نێوان ڕەگەز و نەتەوەکاندا نەکرێت و هەمووان وەک ئینسان و خاوەن پلە و مۆقعەتی وەک یەک ببینێ و گرنگیان پێ بدرێت. لەم بارەیەوە دەنووسێ کورد، تورک، لۆڕ و فارس یەکسان و ڕەوان نییە جیاوازی لە نێوانیاندا بکرێت. ئەم کتێبە خەریکی ڕوونکردنەوەی زۆڵم و ستەم و زۆرداریەکە کە لە شکل و شێوازی جۆرا و جۆرجا ڕوویانداوە. دنیا لە ڕۆژی ڕەشی کرێکاردا دنیایەکی لێڵ و تاریک و پڕ لە تارمایە. سەبەبکارانی سەرەکی ئەم تاریکیە لە ڕوانگەی نووسەری ئەم ڕۆمانەوە دام و دەستگای پان و بەرینی حکوومەتی قاجار، شەریعەت مەداران و تاجرانی ئائینن. ئەمانن کە خەڵکیان لە نەزانی و دواکۆتویدا ڕاگرتووە، بەڵام ئەوە تەنیا دەسەڵاتداران نین کە دەکەونە بەر تیغی ڕەخنە. خودادادا هەڵسوکەوتی مەحکومان و ژێردەستانیش دەخاتە ژێر وردبینیەوە. ئەگەر لە شارەکاندا کەسانی زمانلووس و فێڵباز بوونیان هەیە و خەریکی گزی و کڵاوسەرنانن، لە ئەوایەکانیشدا خەڵک سادە و ساکار و شەرمێون و ڕەواڵەت بینن.
ئەم ڕوانگە ڕەخنەگەرانە لایەنێکی مۆدێرن ئەداتە گێڕانەوەکەی خوددادادا لەبەر ئەوەیەکە یەکێک لە هێماکانی نزیک بوونەوە لە مۆدێرنیتە ڕوانگەی ڕەخنەگەرانەیە سەبارەت بە ڕابردووی کۆمەڵ وەک ئەوەی کە چۆن بووین لەکوێ زین و چیمان دەوێ. بە تێپەڕبوونی کات و توێژینەوە لەسەر ژیانی کۆمەڵایەتی دانیشتووی ئێران نووسەر بۆ ئاکامە دەگات کە توێژی ئاخووندەکان کاریگەریان بووە لەسەر بەناوشیارمانەوەی خەڵک. خوددادادە لەگەڵ ئەوەی کە خۆی هێشتا بە تەواوەتی مەسەبی وەلانەناوە بوونی ئاخووند بە یەکێک لە گەورەترین و سەرەکیترین هۆکارەکانی دواکەوتووی ئێران دەزانێ و بە ئاشکرای دەڵێت تا ئەوان لە ژیانی کۆمەڵایەتی سیاسی و کۆمەڵدا بوونیان هەیە دەرگاکە هەر لەسەر پاژنەی پێشووی دەسوڕێتەوە کەوایە وا باشترە لە گۆڕەپانی ژیانی کۆمەڵایەتی دوور بخرێنەوە. نووسەر باس لە قوتابخانە و ژیانی شاری دەکات و دەڵێ لە شارەکاندا قوتابخانە خەریکە جێگای مەکتەب دەگرێتەوە. شار خەریکە توێژ دەهاوێژێ و فەرهەنگی شاری دەبێتە جێگرەوەی فەرهەنگی کۆن و شێوە دێهاتیانە. کڕین و فرۆشتن و سەودا و مامەڵە پێدەگرێت. هەروەها باس لە دەستێکەڵکردن و پیلانەکانی ئەربابەکان و کاربەدەستانی حکوومەتی دەکات. دار و غە و قازی بە مشەخۆر و زۆروێژ و دەست لە نێوگیرفانی خەڵکدا ناو دەبات و دەڵێ خویان بۆ کارە گرتووە. ئەم ڕۆمانە تەنانەت باسی شێوازی کشت و کاڵکردن و ئاوداشتن و بەروبووی وەرزێران و سەهمی ئەربابەکان لەم بەرهەمەی دەستڕەنجی کار و زەحمەتەش دەکات. ڕۆمانی ڕۆژی ڕەشی کرێکار سرەڕای گرنگیەکی مێژووی کە هەیەتی هەمووەک ڕۆمان و هەمووەک بەڵگەیەکی گرنگ لە مێژووی کۆمەڵایەتی ئێراندا بۆ هۆکارانەی کە لە پێشبرتاری کتێبەکەدا هاتووە بە نەناسراوماوەتەوە. ئەم کتێبە کە بەرگی دووهەمی قەت لە ئێراندا چاپ نەکرا بەم دوایانە لە دەرەوەی وڵات و لە بەرگێکدا بەشی یەکەمی ڕۆمانەکەشی لەگەڵ چاپکراوەتەوە. میرزا ئەحمەد عەلی خوددادادا دینەوەری لە زایکبووی ساڵی 1261 یان 1262 هەتاوی لە ئاوایی شێرخانی دینەوەرە. ساڵی 1334 نووسەر و چالاکی سیاسی ساڵەکانی سەرەتای سەدەی 20 بووە. ئەو ئەندامی حەزبی دموکراتی ئامیۆنی ئێران بووە و لەگەڵ نووسینی کتێبی داستانی ڕۆژی ڕەشی کرێکار یەکەم بەرهەمی بە زمانی فارسی لە بواری ئەدەبیاتی کرێکاریدا و هەروەها ئەدەبیاتی ناوچەیی لە ئێرانی بەرهەمهێناوە. ئەو وەک بنیادنەری ئەدەبیاتی کرێکاریش لە ئێران دەناسرێت. ئەحمەد عەلی لە ساڵی 1305 هەتاوی کتێبی ڕۆژی ڕەشی کرێکاری لە کرماشان چاپ کردووە. ئەم بەرهەمە لە سەرەتای سەرهەڵدانی ئەدەبیاتی داستانیدا بەرهەم هاتوو لە کەشێکی دێهاتیانە کە بەسەر ناوچەی دینەوەری کرماشانی کوردستانی ئێراندا زاڵ بوو نووسرا. لەم ڕۆوە دەکرێت بڵێن یەکەم بەرهەمی ئەدەبیاتی داستانیە لە ناوچەکەشدا. ئەم ڕۆمانە لە ماوەیەکی کەمدا وەرگێڕدرایە سەر زمانی ڕووسی و لە ساڵی 1935 زاینی لە تاشکەند لە ئۆزبەکستان چووە ژێرچاپ. خوددادادە لە پێشەکی کتێبەکەیدا دەڵێ لەبەر ئەوەی ڕۆژگار سەری سازگاری لەگەڵ هەژاران و ڕەنجبەراندانە ئینسانەکانیش بەپێ بارودۆخی سەردەم دەچن بەهانە یەکترەوە. ئەم کەسە بێقەدەر و پلەپایە واتە ئەحمەد کوردی دینەوەری بۆ خزمەت بە ئاڵەمی بەشەریەت بە پێشەوانەی نووسەرانی بەتەوامانە کتێبەکەی بە ناوی شینی کرێکار و کۆی ڕەنجبەرانەوە پێشکەش دەکات. مەبەست لە نووسینی ئەم کۆمەڵەیە کە بە ڕەواڵەت و ڕۆمان و ئەفسانەن و لە ناوەڕۆکدا ڕاستێکی پاڵاوتەن سەبارەت بە ژیانی زەحمەتکێشان پێشکەشی بارەگای تاکبەتاکی بەشەریەت دەکەم و هیوادارم جیاوازی هەبێت لەگەڵ هەموو ئەو نووسرا و گۆڤارانەی لەلایەن دەسەڵاتداران و سەروەتمەندانەوە بە ئاوێتەکردنی هەزاران ڕاستی و ساختە و کەڵک و درۆ دەڕازێنرێنەوە. وا ببێتە سەرەتایەک بۆ ئایندەگان و چاوەڕوانم کەس بە چاوی سووک سێری کەسی سەر نەکات و تەمەنێک خۆ بە زلزانی و تەکەبوری ئاوێتە بە نەزانیەوە بەسەر نەبات. کورد، فارس، تورک و ئەوانی تر بە چاوی ڕێزەوە لە یەکتر بڕوان و دوور بکەونەوە لە دڕەندەخۆی. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەنامەی ئەمڕۆشمان تا لە ئاڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرای ئینتەرنێت.